بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا ١١٤ گەیشتمە ئەنجامی دابەشکردن بدۆزەوە وەڵامەکە بە سادەترین شێوە بنووسە. پرسیاری ٣٤ دوو بەش لە 3 دابەشی 3 بەش لە 5. یاسا و ڕێسای دابەشکردن ئەوەیە کە کەرتی لای دەستی ڕاست وەکو خۆی دەنووسمەوە، دەنووسم 2 لە 3. هێمای دابەش دەگۆڕم دەیکەمە هێمای لێکدان، کەرتی لای دەستی چەپ واتە بەش دراو، چونکە ئەو کەرتانە کەرتی هەمیشە یەکەم کەرت بەشکراوە، دووەم کەرتیش بەشدراوە، کەواتە ئەو بەشدراوە هەڵگەڕاوە، واتە سەرەوژێری دەکەم. ئەو کەرتە سەرەی کەرتەکە 3ە دەچیتە ژێرە، 5ش کە لە ژێرەیە لێرە دەچیتە سەرەی کەرتەکە. ئێستا کە تەمەشای کەرتەکان دەکەم، ئایا لەو کەرتانە هێمای ببورن، ئایا دەتوانم ئەو کەرتانە کۆڵکەی هاوبەشیان هەیە لە مابەینی سەرەوژێرە یان سەرەوژێرە نییە، کەواتە نەبوو، یەکسەر دابەشیان جارانیان دەکەم، سەرە جاران سەرە دابەش ژێرە جاران ژێرە، کەرتەکە دەبیتە 10 بەش لە 9. ئێستا 10 بەش لە 9 دەتوانم وەکو ژمارەی کەرت دابینووسم، چەند 9 هەیە لە 10 یەکی تەواو دەمینێتەوە 1 لە 9. ئەوە وەڵامەکەیە، ئەنجامی دابەشکردنەکەیە. ئێستا لەو پرسیارانە هەندێکیانم هەڵبژاردێ کە ئەوان شی کار دەکەم، چونکە زۆربەیان بەیەک دەچن، هەمان ڕێسایە. ئێستا پرسیاری 38 شی کار دەکەم. پرسیاری 38 8 دابەش 3 لە 4 هەشتەکە دەتوانم ژێرەی 1 لۆ دانێم هەتا وەکو کەرتبی، کە ژێرە یەکم دانا کەوا 8 لە سەرەیە 1ش لە ژێرەیە، هێمای دابەش دەگۆڕم دەیکەمە هێمای لێکدان. ئەو کەرتەی دیکە کەرتی سۆرەکە کەرتی لای چەپ بەشدراو هەڵگەڕاوە سەرەوژێر دەکەم و دەبیتە 4 لە 3. ئێستا تەمەشای کەرتەکان دەکەم، ئایا کۆڵکەی هاوبەشەیە لە مابەینی سەرەوژێرە نییە، کەواتە یەکسەر دەچمە لای لێکدان، دەکاتە 32 لە 3. 32 لە 3 ئەگەر بمەوێ بیکەمە ژمارەی کەرتدار، چونکە سەرە گەورەترە لە ژێرە، دابەش دەکەم 3 دابەش 3 1 تەواو، 2 دابەش 3 0، ئەوجە دەمێنێتەوە 2 بەش لە 3. ئەوە وەڵامەکەیە، چونکە هەمیشە کە ژمارەی تەواوم هەیە دابەشی کەرتێکی گچکەی دەکەم، ژمارە تەواوەکە گەورە دەبی، لە 8 بوو بە 10، زیاتریش لە 10. پرسیاری 39 شی کار دەکەم، 4 لە 5 دابەش 4. 4 لە 5 دابەش 4 بێگومان ئەو 4ە دەتوانم وەکو کەرت بینووسم، چونکە ژێری هەموو ژمارە سروشتیەکان و تەواوەکان یەکە. پاشان لە کاتی گۆڕینی هێمای لێکدان، هێمای دابەش بۆ هێمای لێکدان،
ئەو کەرتی لای چەپ هەمیشە بەشدراو هەڵدەگەڕێتەوە، واتە سەرە و ژێر دەبی، لە جیاتی 4 بۆ 1 دەبیتە 1 بۆ 4. پاشان تەماشای سەرە و ژێرەی ژمارەکانی خۆم دەکەم، دەبینم کۆڵکەی هاو بەش هەیە لە مابینی 4 و 4 کە هەردووچیان دابەشی 4 دەکەم دەبن بە 1، ئەو جا 1 جاران 1 دەکا 1 لێرە، سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە دەکاتە 5. ئەوە بوو بە ئەنجامی دابەشکردنی 4 5 1 بەسەر 4. کەرتەکە گچکە بەوە چونکە ئەمن دابەشم کرد بەسەر ژمارەی گەورە، لە 1 گەورەترە. پرسیاری چلیش شیکار دەکەم. دوو و 3 لە 5 دابەشی 4 و 1 لە 5. لە کاتی دابەش و لە کاتی جاران پێویستە ژمارە کەرتدارەکان بگۆڕم بۆ کەرتی ئاسایی. 2 جاران 5 کۆ 3 13 لە 5 جارێ دابەشەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە. 4 جاران 5 20 یەکیش 21 لە 5. لە هەنگاوی دووەم کەرتی بەش کراو هەمیشە وەکو خۆی دەنووسرێتەوە لێرە. ئەو هێمایە دەگۆڕم دەیکەمە هێمای جاران و لێکدان. کەرتی دووەم کەرتی لای چەپ بەش دراو هەمیشە سەرە و ژێر دەبی هەڵگەڕاوە هەڵدەگەڕێتەوە، بوو بە 5 لە 21. ئێستا دەبینم کە لە مابینی سەرە و ژێرە کۆڵکەی هاوبەشەیە، دابەشی 5 دەکەم هەردووچیان دەبنە 1. لە سەرێ ماوە 13 جاران 1 هەر 13، 21 جاران 1 هەر 21. ئەو کەرتە هیچ لێ ناکەم، کەرتەکی ساکارە، بە سادەترین شێوە نووسرایە، هیچ کۆڵکەی هاوبەش نەمایە، کەواتە ئەوە ئەنجامی دابەشکردنەکەیە. پرسیاری 41 5 لە 8 دابەش 10. 5 لە 8 دابەش 10 بێگومان ئەو دەیەی دەتوانم وەکو کەرت بنووسم یەکسەر. ئەو جا 5 لە 8 وەکو خۆی دەنووسمەوە، هەرگیز دەستکاری ناکرێ. مەبەستم هەڵگەڕانەوە نییە بۆ کەرتی یەکەم بۆ بەش کراو، کەرتی لای ڕاست هەروەکو خۆیتی. هێمایەکەی دەگۆڕم، ئەو جا ئەو کەرتە هەڵگەڕاوەی چییە؟ 1 لە 10. ئێستا تەمەشا دەکەم لە مابینی سەرە و ژێرە کۆڵکەی هاو بەش هەیە، ئەویش 5 5 دابەش 5 1 دابەش 5 2. تەواو کۆڵکەی هاوبەش نەما. ئێستا سەرا جاران سەرا دەکا 1، ژێرە جاران ژێرە دەکا 16 چونکە ئەو دوو ژێرە جاران 1 لە 16 ئەنجامی دابەشکردنی کەرتی 5 هەشتیەکە بەسەر ژمارەی گەورە کە 10. کەرتەکە زۆر زۆر گچکە بووە، بچووک بووە. پرسیاری 45 5 بەش لە 8 دابەشی 2.5. 5 بەش لە 8 دابەشی 2.5. یەکەم شت دەبی ئەمن کەرتەکان بکەمە ژمارە کەرتدارەکە بکەمە کەرتەکی ئاسایی، واتە ئەو کەرتەی جارێ باوەکو خۆی بنووسمەوە. کەرتەکی ئاسایی و ساکارە جارێ هێمایەکە وەکو خۆی دەنووسمەوە. ئەو جا 2 جاران 2 4 و یەکیش 5 لە 2. هەنگاوی دووەم کەرتی دەستی ڕاست بەشکراو هەروەکو خۆی دەنووسرێتەوە، هێمایەکە دەگۆڕدرێ. کەرتی دووەم واتە بەش دراو لە لای چەپ سەرە و ژێر دەبی هەڵگەڕاوەی دەکات 2 لە 5. ئێستا تەمەشا دەکەم
کۆڵکەی هاوبەش هەیە لە مابینی 5 و 5 هەردووچیان دەبنە یەک، و کۆڵکەی هاوبەش هەیە لە مابینی 2 و 8 کە 2 ئەو 2 دەبیتە یەک، 8ەکەش دەبیتە 4. ئێستا ئەنجامی دابەشەکە کردێ 1 جاران 1 هەر 1 4 جاران 1 4 کردێکە بووە 1 چارەک. تەواو بووم لەو جۆرە پرسیارانە، هیوادارم ڕوون بی. دێمە لای شیکار بکە پرسیاری ژمارە 46. باسێک شوێنی وەستانی بەجێهێشت و بە دووری 9.5 کیلۆمەتر بەرەو باکوور بڕی. دووری ئەوەندەی بڕی بەرەو چێندەر بەرەو باکوور تا شیرین هەڵگرێت. ئەوە بەرەو باکوور ماڵی شیرین کە دەچیتە خوێندنگە. دوای چ ڕوویدا؟ دوایێ بەسەکە 3.1 کیلۆمەتری بڕی بەرەو ڕۆژئاوا هەتا نڤین هەڵگرێ. دوای چ ڕوویدا؟ بەسەکە 4 کیلۆمەتر و 4 کیلۆمەتر بەرەو باشوور تا سیڤین هەڵگرێ. ئەوجا چ ڕوویدا؟ 4 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر بەرەو ڕۆژ هەڵات تا بیان گەیەنێتە خوێندنگە. دەبووە لێرە خاڵ هەبا هەتا ماندی نەبین لە خوێندنەوەی پرسیار و هەتا بزانین داواکاریەکە لە چێندەر دەست پێ دەکا. ئێستا ئەوەی لێمە داوا دەکرێت چییە؟ ئایا کورتترین دووری بۆ گەڕانەوەی بەسەکە بۆ شوێنی وەستانی جارانی کامەیە؟ ئەو شێش کامیانش نابی. کامیانە چییە؟ کامیانە ئەگەر دووسێشت بی کامەیانە نەک کامیانە. واتە کورتترین ڕێ بۆ ئەوەی بەسەکە بگەڕێتەوە شوێنی جارانی. ئەو جۆرە پرسیارانە پێویستیان بە وردکاریەکی باش هەیە، پێویستیان بە هێڵکاری هەیە و هێڵکاریەکەش دەبی ڕەچاوی پێوەرەکانیش بکەم. واتە ئەو دووریە کە هێڵەکە دەچێشم دەبی دوورتربی لەو دووریە بە 2 جار بۆ وێنە هەتا ئەوە لە هەمویان دووریەکە کورتترە هەتا بتوانم وەڵامی پرسیارەکان بدەمەوە. پێشی ئەوەی هەڵکاریەکە دروستکەم بە بیرە خۆم دەینمەوە ئایا ئەمن 4 ئاراستەکەم لە بیرە یان نا. باکوور واتە بۆ لای سەرێ، باشوور لۆ لای خوارێ، ڕۆژ هەڵات لۆ لای ڕاست، ڕۆژ ئاواش لۆ لای چەپ بۆ لای چەپ دەڕۆی. ئێستا بەسەکە لە جێی ڕاوەستانی لێرە بوو، یەکەم جار لەو خاڵە مۆرەی، پاشان بەرەو باکوور دەڕوا واتە ئەو دووریە پرتەقاڵیە بەسەکە دەڕوا تا دەگاتە ماڵی شیرین. ئەو خاڵە سۆرە چەندی دەبڕی؟ مەودای 9 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر. کە شیرین سواری بەسەکەی دەبی ئەوجا باسەکە دەچیتە لای ڕۆژ ئاوا بەو تیرە شینە هەتا دەگاتە ماڵی نڤین کە ئەو خاڵە کەسکە ماڵی نڤینە. چەندی دەبڕی باسەکە؟ ئەو جارەی 3 کیلۆمەتر و 1.6 کیلۆمەتر. پاشان بەسەکە دێتە خوارێ وەکو ئەو تیرە سەوزە دێتە خوارێ هەتا دەگاتە ماڵی سیڤین کە ئەو خاڵە پەمبەیە
چەندە بڕی باسەکە مەودایەکە چەندە 4 کیلۆ و چارێکەکە کیلۆمەتر بێگومان. پاشان لە ماڵی سیڤین بەسەکە دەچیتە لای ڕۆژ هەڵات هەتا دەگاتە خوێندنگە ئەو خاڵە زەردە چەندی دەبڕی بەسەکە 4 کیلۆمەتر و 5 لە 12 کیلۆمەتر. داواکاریەکە ئەوەیە ئایا بەسەکە بە کورتترین ڕێ بگەڕێتەوە جێی ڕاوەستانی خۆی، واتە چۆن لەو خاڵە زەردەی بێتە ئەو خاڵە مۆرە. بێگومان بەسەکە ناتوانانی دەبی بە هەمان ڕێگایەکان بڕواتەوە، بەڵام هەموو ڕێگایەکان پێویستنیە پێی بڕواتەوە. بەسەکە لەو خاڵە زەردەی دەتوانی بێتە ئەو خاڵە ڕەشە کە یەکبڕینی جادەکان و شەقامەکانە، پاشان لە خاڵە ڕەشەکەی بەرەو باشوور بێتە ئەو خاڵە مۆرە، واتە یەکەم جار ئەوها بڕوە بەرەو ڕۆژئاوا، پاشان کە بەرەو ڕۆژئاوا ڕۆیشت بەرەو باشوور بڕوە دەگاتەوە جێی جارانەیە. بەڵام ئایا چەند کیلۆمەتر دەبی بڕوە هەتا بتوانم ئەو ماوەی بدۆزمەوە لە مابینی ئەو خاڵە و زەردە و ئەو خاڵە ڕەشە، ئەمن هەمووی ئەو مەودایە پەمبە دەزانم ئەوەندەیە، و لێرە هەتا ئێرەش لەو خاڵە ڕەشە هەتا پەمبەکە دەزانم 3.1/6، کەواتە ئەگەر ئەمن ئەو دوو ژمارەی لێک دەرکەم دەردەچی لێرە هەتا ئێرە، کەواتە ئەو ژمارەی دەینم کە 5 لە 12 کەمی دەکەمەوە لە 3/6، ژمارە تەواوەکان لە 1 کەم دەکەمەوە 4 3 لێ بڕوا دەکا 1 تەواو لێرە، ئەو جەسەرەی کردەکان لێک دەردەکەم 5 2 لێ بڕوا 3 1 ژێرەشیان لۆ دەنووسم. ئێستا مەودایەکەم دیتەوە لە مابینی ئەو خاڵە و ئەو خاڵە دەکاتە 1 کیلۆمەتر و 3 لە 12 کیلۆمەتر. ئێستا مایە بزانم لەو خاڵە ڕەشە هەتا ئەو خاڵە مۆرە دەکات چەند. ئەمن هەموویم هەبوو لێرە کە 5 کیلۆ بوو، 9 ببورن 9 کیلۆمەتر و 5/6 کیلۆمەتر بوو. لێرە هەتا ئێرەش هەمە کە دەکاتە 4 کیلۆمەتر و چارێکک، کەواتە ئەگەر ئەو نۆیەی بینم ئەو چارەی لێ بڕوە دەمینێ لێرە هەتا ئێرە لە خاڵە ڕەشەکە هەتا مۆرەکە، کەواتە ئەو دوژمارانش لێک دەردەکەم. 9 4 لێ بڕوە 5 تەواو، سەرەی کەرتەکان 10 3 لێ بڕوە 7 10/12، کەواتە ئەو مەودایە لەو خاڵە ڕەشە هەتا ئەو خاڵە مۆرە دەکاتە 5 کیلۆمەتر و 7 لە 12. ئێستا هەردوو مەودایەکان کۆ دەکەمەوە لەو زەردە هەتا ئەو ڕەشە ئەو ڕەشە هەتا ئەو مۆرە، کە هەردووچیان کۆ دەکەمەوە ژمارە تەواوەکان 1 و 5 دەکاتە 6 3 و 7 دەکات 10 1 ژێرەش دەنووسم کە 12. بەڵام چونکە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابینی سەرە و ژێرە، دەتوانم هەردووچیان دابەشی دوویکەم، سەرە دەبیتە 5 ژێرەش دەبیتە 6، کەواتە کورتترین دووری کە باسەکە بیبڕی بۆ ئەوەی بگەڕێتەوە لە خوێندنگا بگەڕێتەوە جێی جارانی خۆی 6 کیلۆمەتر و 5/6 کیلۆمەترە. دەبی لە تەنیشتی بنووسم کیلۆمەتر، ئەوەی ڕاستی بی نەکو نابی کیلۆمەتر. ئەوە بەو جۆرەی ئەو پرسیارە تەواو بوو. پرسیاری ژمارە 47. ئالان بایسکلەکەی 6.5 خولەک لێ دەخڕێ. ئالان بایسکلەکەی 6.5 خولەک لێ دەخڕێ. کوردێکی زۆر باش نیاز دەکەم، ئەمن دەنووسم ئالان بایسکلەکەی لێ دەخڕێت بۆ ماوەی
6:30 خولەک بۆ گەیشتن بە خوێندنگە بۆ چوونە خوێندنگە. نازاملۆ زەحمەت دەکرێ هەندێک جار. ئێستا زانیم کە ئالان 6:30 خولەک دەگاتە خوێندنگە. ئاری بایسکلەکەی لێ دەخوڕێ کاتێکی درێژتر چونکە ڕەنگە ماڵیان دوورتر بی. درێژتر لە کاتی ئالان بە چەند درێژتر بە 1.5 بێگومان ئەوە زۆر گرنگە ئەو دوو شەیە یان ئەو 1.5 چونکە دەبی ئەمن بیکەمە ژمارە ئەو های بنووس دەبی بزانم کە ئەوە دەکەمە ژمارەوە سوودی هەیە بۆ شیکاری پرسیارەکە. ئێستا لێرە باشە خاڵ هەیە. ئێستا ئەو کاتەی کە ئاری بەسەری دەبا بۆ گەیشتنە خوێندنگە چەندە، واتە ئاری چەندی پێدەچی هەتا دەگاتە خوێندنگە. زۆر ئاسانە. ئەو کاتەی ئالان جارانی 1.5 دەکەم کاتی ئاریش دەردەچی 6.5 جاران 1.5 لە کاتی دابەش و لە کاتی جاران هەمیشە پێویستە ژمارە کەرتدارەکان بکەمە کەرتی ئاسایی. 2 جاران 6 12 یەکیش 13 لە 2 جارانی 2 جاران 1 2 یەکیش 3 لە 2. ئێستا هیچ کۆڵکەچی هاوبەشم نییە لە مابەینی سەرە و ژێرە هیچ، کەواتە یەکسەر جاران 13 جاران 3 39 و 2 جاران 2 4. ئێستا 39 دابەشی 4 دەکەم دەکاتە 9 تەواو و 3 چارەک، واتە ئەو کاتەی کە ئاری پێویستێتی 9 خولەک و 3 چارەکی خولەکە، واتە 10 خولەکی تەواو نییە تۆزەکی مایە. پرسیاری 37 تەواو بوو. پرسیاری 38 سەمیر لە ماڵەکەیەوە بەرەو باکوور 3.5 کیلۆ لێی خوڕی. لێ خوڕی چییە؟ 3.5 کیلۆمەتر لێ خوڕی. لێ خوڕی نییە، لێی خوڕی یان لێ خوڕیم جێ لێ نەبووە. 3/4 کیلۆمەتر. ئێستا سەمیر چووە باکوور ئەوە، پاشان 3 چارەکی کیلۆمەتر چووە ڕۆژ ئاوا ئەوها چۆ ڕۆژ ئاوا ئەو جا 0.5 کیلۆمەتر چووە باکوور. دیسان باکوور. پاشان لێرە دەبی خاڵ هەبی هەتا بزانم پرسیار لێرە دەست پێ دەکرێت داواکاری لە من چییە، بەکام ئاراستە پێویستە سەمیر لێ بخڕێت هەتا بگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆی. بەکام ئاراستە واتە تەنیا ئەمن ناوی ئاراستەکان دەبیبینم، پێویست ناکە چەند کیلۆمەتر، واتە ئەو 3 ژمارانە ئەوەی ڕاستی بی پێویستم پێیان نییە. تەنیا ئاراستەکان، تەنیا بزانم ئایا سەمیر کو دێتەوە ماڵی خۆی. زۆر ئاسانە ئەو پرسیارە. ماڵی سەمیر لێرە بی ئەگەر دەچیتە باکوور، یەکەم شت دەچیتە باکوور، پاشان دەچیتە ڕۆژ ئاوا، پاشان دیسان دەچیتە باکوور. لە کاتی گەڕانەوە بە پێچەوانە لێرە دەست پێ دەکەم بۆ گەڕانەوە هەتا دەگەمە ئێرە، واتە لە گەڕانەوە بە
پێچەوانەی ئەو تیرەی کە هەیتم دێمە خوارێ، تیرەکە چوویتە سەرێ ئەمن دێمە خوارێ، دیسان پێچەوانەی ئەو تیرەکە چوویتە ڕۆژ ئاوا ئەمن دەچمە ڕۆژ هەڵات یان سەمیر دەستە ڕۆژ هەڵات، پاشان تیرەکە چوویتە باکوور سەمیر دێتەوە باشوور. کەواتە ئاراستەکان باشوور، ڕۆژ هەڵات، باشوور، سێ ئاراستەیە باشوور، ڕۆژ هەڵات بنووسن ئەوجا باشوور دیسان. لە کتێبەکەی وابزانم زۆر جار چونکە باشوور دووبارە بوویتەوە دووجار تەنیا دەنووسن باشوور و ڕۆژ هەڵات، بەڵام بەڕای من چونکە سێ ئاراستەکان دەگۆڕێن باشتر وایە بنووسین باشوور ڕۆژ هەڵات باشوور. دەنا سەمیر ئەگەر تەنیا بنووسین باشوور ڕۆژ هەڵات سەمیر ئاوا دەکا وەی زانیە ئێرە ماڵیانە، نابی دەبی هەموو ئاراستەکان بنووسینەوە. بەڕای من ئەوە ئەوهایە. بەڵام پێویست ناکە کیلۆمەترەکان بنووسین، بێگومان هەمان کیلۆمەترە ئەگەر نووسرا بە ئەگەر داوایان لێ کرد باین بە چەند کیلۆمەتر دەگەڕێتەوە، کیلۆمەترەکان کۆ دەکەمەوە وەکو کیلۆمەترەکانی چوونە، بەڵام کۆیان دەکەینەوە. پرسیاری 49 بەرگدورێک پێویستی بە 2 مەتر و 3 چارەکی مەتر کوتاڵ هەیە. کوتاڵ وابزانم کوتاڵ واتە قوماش بۆ دروینی یان دوورینی یان دروینی کراسێک، 1 کراس 2 مەتر و 3 چارەک. ئەو بەرگدرووە چەند مەتری کوتاڵ هەیە؟ 9 مەتری هەیە. دەبی لێرە خاڵ هەبی. ئێستا دەتوانێ چەند کراسی لێ بدورێ؟ لەبەر چ بە وشەی چەند پرسیارەکەیان دەست پێ نەکردیە هیچ تێناکەم، چونکە چەند و کەی و کەنجی و چۆن و ئەوە هەمویان خوێندکار هەست دەکا ئێستا پرسیارێک دەکرێ. زۆر خۆشە بە وشانە پرسیار بکرێ هەتا زوو بزانین پرسیارەکە لە وشەی چەند دەست پێ دەکا یان چۆن یان کو یان بە کام یان کامە. ئەوە پرسیارە، ئەوە وشەی پرسیارکردنە یان وشەی ئایا. لێرە نازانم پرسیارکردنەکان لۆ ئەوەندە شاراوەنە، یەکەم جار خاڵ نییە، دووەم جار بە کردار دەست پێ دەکرێ. نازانم خوێندکارەکان کو تێدەگەن لەو داڕشتانە. دەنا پرسیارەکان پرسیار هیچ ئاڵۆز و زەحمەت نییە ئەگەر دەقەچی باشی هەبی، ئەگەر خاڵە زانستیەکان ڕەچاو بکرێن، ئەگەر بە زانستیانە و بە کوردیەکی باش بنووسرێنەوە. ئەو هەموو هەڵەی ئیملایی و هەڵەی زانستی هەڵەی زۆر هەیە کە زەحمەتە پرسیارەکان تێبگەین. ئێستا من چ دەکەم یان ئەو بەرگدرووە چ دەکا؟ 9 مەتر کوتاڵی هەیە، ئەو 9ی دەینم دابەشی هەر کراسەی دەکەین، هەر کراسەی چەندی کوتاڵ تێدەچی دەردەچی چەند کراس. زۆریش ئاسانە. کەواتە 9 دابەش 2 3 چارەک، 9یەکە ژێرە چیلۆ دادەنێم ژێرە 1. ژمارەکەی پەمبەی دەستی چەپ دەگۆڕم دەیکەمە ژمارەکی کەرتەکی ئاسایی، چونکە بەخۆی ژمارەکی کەردارە. 4 جاران 2 8 8 و 3 11 بەسەر 4. ئێستا 9 بەسەر 1 وەکو خۆی دەنووسمەوە، هێمایەکەی دەگۆڕم دەیکەمە لێکدان، ئەوجا ئەو کەرتە بەش دراو هەڵگەڕاوەی 4 لە 11.
تەمەشا دەکەم بزانم ئایا کۆڵکەی هاوبەش هەیە، نییە کەواتە یەکسەر جاران 9 جاران 4 36 یەک جاران 11 ئێستا ئەو 36 بەسەر 11 نابی ئەو هابی هێڵمەوە دەبی بیکەمە ژمارەی کرددار 36 دا بەش 11 سێی تەواو هەیە چونکە 3 جاران 11 دەکا 33 لە 36ەکەی لێرە ئەوە هەڵەیە بێگومان 3 دەمێنێتەوە لە 36ەکە 3 دەمێنێتەوە 3 لە 11 بەڵام لێرە زۆر گرنگە وەڵامەکەی کوو دەنووسم وەڵامی کۆتایی نابی ئەمن ئەو ژمارەی هەموو بنووسم لەبەر چ؟ چونکە کراس هیچ کاتێک ناتوانین بە کەرت هەمان بی یان کراسەکی تەواوە یان کراس نییە پارچە کوتاڵەکە پارچە قوماشەکە واتە 3 کراسی تەواو دروست دەبی و پارچە چیش دەمینێتەوە بەڵام پێویست ناکە باسی مانەوەی بکەین چونکە داواکاریەکە تەنیا ئایا دەتوانێت ئەو بەرگ درووە چەند کراس دروست بکە بە کوتاڵەکەی وەڵامە کەشمان تەنیا دەنووسین 3 کراس تەواو نەزیاد نەکەم لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 104 دا دەربارەی بابەتی کۆکردنەوە لێدەرکردن لێکدان دابەشکردن هێڵکاری دروستکردن و هەموو ئەو شتانە بۆ کەرتەکان و ژمارە کەردارەکان لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ ڕەنگە بابەتێکی نوێ هەر بژی